ئێمە بتوانین لە کاتی خۆیان نەهێڵین قوتابی خوێندکار لە پرۆسی پەروەەردە داببڕێ. ئێمە هاتین سیستمێک پرۆگرامێکماندانا لە سعاتدەی بەیانی تاوەکو سعات دەونی شەو کە 12 ساعت و نیو ئەکات ڕۆژانە ئێمەوانە پەخشەکەین لە دەی بەیانی بەپی خشتەیە کە ڕۆژانە بڵاوی ئەەکەینەوە ئەڵین سبینە ئێمە ئەو وانانەمانەیە. قوتابی خوێندکار سەیریەکات لە ڕێی تەلەڤیزۆنی پەروەەردە کە لەسەر سەررجەم سیستمە ناوخۆیەکان وەرەگیرێ کەناڵی پەروەردەی لەسەر هەرسێ سیستمی پەخشی ناوخۆیی کە لە کوردستان هەیە لە بەسواسەوە هەرسێ کەناڵی میکس میدیا و HD بۆکس و ئایستار خۆبەخشانە بەبێ هیچ بەرامبەرێک و بۆ هاوڵاتیانیش بەبێ هیچ بەرامبەرێک بەفری پەخشی کەناڵی پەروەردەی یەکەن لە زاخۆ هەتاوکو کەلار. ئەمە لەلایەکی تر ئێمە پیجێکی فەرمیمان هەیە کە پیجی تەلەڤیزۆنی پەروەردەیە ڕۆژانە هەر بابەتێک هەر وانەیەک لە تەلەڤیزۆن پەخشەکرێ ئێمە لە پیجەکە ڕاستەوخۆ بەلایف وانەکە پەخشەکەینەوە. ئێمە گرنگیکی ترمان نا ئەمساڵ بەڕاستی بە قۆناغی پیشەیەکان بە خوێندنی پیشەیی هەموو خوێندنی پیشەیەکان سەر جەموانەکانیان ڕۆژانە مامۆستایانی بەڕێز یەن لە ستۆدیۆی تەلەڤیزۆن تۆماری ئەەکەن و پەخشەکرێتەوە.